لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولن. دەتوانیت حیکمەتی ئەوە ڕوون بکەیتەوە کە بۆچی پێغەمبەرمان لەگەڵ چەند ئافرەتێکدا هاوسەرگیری کردووە؟ پێشەموو شتێک دەبێت ئەوە بڵێم ئەوانەی لەم بابەتەدا قسەی بەرز و نزم دەکەن هیچیان لەسەر نەخوێندوێتەوە و بیریان لێ نەکردوێتەوە، چونکە ئەگەر تۆزێک زەحمەتی خوێندنەوە و تەماشاکردنی کتێبەکانی ژیاننامەی پێغەمبەریان بدایەتە بەرخۆیان، پرسیارێکی شەرماوەری لەم جۆرەیان نەدەکرد. نزیکەی 5-6 جار ئەم پرسیارەم لێکراوە، منیش هەر جارێک بەپێی توانا وەڵامم داوەتەوە. ئێستاش ئەوەی لە زەینمدا ماوە لەو وەڵامانە دووبارە دەکەمەوە. هاوسەرگیریەکانی سوڵتانی پێغەمبەرمان زاتی ڕیسالەت پەنا چەند لایەنێکی جیاوازی هەیە. ئەو لایەنانەی پەیوەندیان بە زاتی ئەحمەدیەوە سەڵ الله عليه وسلم هەیە، ئەو ئامانج و مەبەستانەی بە شێوەیەکی گشتی لە هاوسەرگیریەکانیدا ڕەچاو کراون، هەندێک پێویستی و ناچاری و لە کۆتاییشدا هێنانەدی ئەو ئامانجانەی تایبەتن بە حاڵەتی تایبەتی هەر یەک لە هاوسەرە بەڕێزەکانیەوە. ئێستا بەسەرە یەک بەیەک ئەم بابەتانە ڕاوە دەکەین. سەرەتا ئەو لایەنە ڕوون دەکەینەوە کە ڕووی لەو کەسایەتیە بێگەردەیە. پێشەموو شتێک دەبێتەوە بزانرێت کە ئەو زاتە مەزنە تا تەمەنی 25 ساڵی هاوسەرگیری نەکردووە. ئەگەر گەرمی ئەو شوێنەش کە لەی ژیاوە لە بەرچاو بگرین، پاکدامەنی ئەو هەتا ئەو تەمەنە چ لە ڕابردوو و چ لەم ڕۆژدا ئەوەمان بۆ دەسەلمێنێ کە خاوەنی ئیرادەیەکی دەراسا بووە و ئەگەر لەم لایەنەدا بچووکترین لادانی هەبوایە، دوژمنەکانی دوێنێ و ئەمڕۆشی ساتێک دوانە دەکەوتن لەوەی بە هەموو جیهاندا بڵاوی بکەنەوە. وەلێ ئەگەر چی نەیارە کۆن و نوێیەکانی تۆمەتی باوەڕپێنەکرا و جۆرا و جۆریشیان بۆ هەڵبەست بێت، لەم بوارەدا پڕچێشی گوتنی شتێکیان نەبووە. پێغەمبەری سەردارمان سەڵ الله عليه وسلم یەکەم هاوسەرگیری لە تەمەنی 25 ساڵیدا کردووە. ئەم هاوسەرگیریە لە لای خوا و پێغەمبەرەکەی زۆر ناوازە و مەزم بووە. لەگەڵ ئافرەتێکدا بووە کە پێشتر جارێک هاوسەرگیری کردبوو، تەمەنیشی 40 ساڵ بوو. ئەم خانەی ئاسوودەییە 23 ساڵی تەواو درێژەی کێشا و لە ساڵی 8ەمی پێغەمبەریەتیدا وەک پەردەیەکدا درایەوە و گەیشتە کۆتایی و لە پاش خۆی حەسرەتێکی تاڵی بەجێهێشت. بۆ جارێکی دیکەش پێغەمبەری سەروەرمان سەڵ الله عليه وسلم وەک 25 ساڵی سەرەتای تەمەنی بەتەنها مایەوە. بەڵێ، ئەم هاوسەرگیریەی بە خێزان و ماڵ و منداڵەوە 23 ساڵی خایەند و دوای ئەم ژیانە ئاسوودەیە دووبارە 4-5 ساڵ زوگورت مایەوە و تەمەنی گەیشتە 53 ساڵ. هەموو هاوسەرگیریەکانی دیکەی لە دوای ئەم تەمەنەوە کە حوسەڵە و ئارەزووی هاوسەرگیری لە مرۆڤدا نامێنێت دەکات. جا هەڵسەنگاندنی ئەم هاوسەرگیریانە لە چوارچێوەی غەریزەی مرۆیی و ئارەزوو بازیدا، بە تایبەت لە دوای تەمەنی 55 ساڵیەوە و بە تایبەتتریش لەو مەملەکەتە گەرمەدا، نە لەگەڵ ویژدان و نە لەگەڵ ژیریش یەک ناگرێتەوە. لێرەدا شتێکی دیکەش بەزەیندا دێت، ئەویش ڕوونکردنەوەی هاوسەرگیریەکانی پێغەمبەرە لە گۆشەنیگای دامەزراوەی پێغەمبەریەتیەوە کە دەمەوێت ئەمەش بە چەندێ ڕێک ڕوون بکەمەوە. 1. سەرەتا ئەوانەی ئەم بابەتە سەرڕشتە دەکەن یان ئەوانن کە پەیڕەوی هیچ ئاین و پرەنسیپێک ناکەن، کە ئەمانەش هەرگیز مافی ئەوەیان نییە ڕەخنە لەم بابەتە بگرن، چونکە خۆیان دژی هەموو جۆرە ڕێسا و یاسایەکەن. جا هەروەک پەیڕەوی لە یاسا و ڕێسا ناکەن، ئاساییە بەلایەنەوە کە لەگەڵ چەندین ئافرەتدا پەیوەندیان هەبێت و تەنانەت جاریوا هەیە مارەکردنی مەحرەمەکانی خۆشیان بەڕەوا دەبینن، یاخود ئەو کەسانەی ئەم بابەتە دەوروژێنن پەیڕەوکارانی یەکێک لەو دینانن کە دەچنەوە سەر یەکێک لە کتێبە دیارەکان. جاهێرشەکانی ئەمانیش بێویژدانانەیە و ڕق و مەبەستی لە پشتەوەیە و بێبیرکردنەوە کراوە، تەنانەت بە شێوازێکە کە شایانی بەزەییە، چونکە هەر لە کتێبەکانی خۆیاندا کە خۆیان پەسەندیان کردووە و پەیڕەوی لێ دەکەن، چەندین پێغەمبەری مەزن هەیە لەگەڵ چەند ئافرەتێکدا هاوسەرگیریان کردووە و چەند هاوسەرێک لە ژیانیاندا هەبووە. بۆ نمونە حەزرەتی سولەیمان عەلەیهیم السەلام و حەزرەتی داود عەلەیهیم السەلام. وروژاندنی ئەم بابەتە لەلایەن ئەوانەی بانگەشەی پەیڕەوکردن لەم پێغەمبەرە بەڕێزانە دەکەن، بەڕوونی دەری دەخات کە ئەم بابەتە بە ویژدانەوە ناوروژێنن.
بەرمەبنەی ئەمە هاوسەرگیریکردن لەگەڵ چەند ئافرەتێکدا شتێک نییە پێغەمبەری ئێمە صەڵی الله عەلەیه وسەلەم دایهێنا بێت. لە هەمان کاتدا هاوسەرگیریکردن لەگەڵ چەند ئافرەتێکدا شتێک نییە لەگەڵ ڕۆحی پێغەمبەریەتیدا دژیەک بێت. لەو بابەتانەوە کە لە خاڵەکانی داهاتوودا هەوڵی شیکردنەوەیان دەدەم، دەردەکەوێت کە فرەژنی لە گۆشەنیگای پێغەمبەریەتیەوە چەندین سوودی بێهاوتای هەیە. بەڵێ، ئەم بابەتە بە تایبەت بۆ پێغەمبەران کە بە ئەحکامەوە دێن لە ڕوویەکەوە شتێکی پێویستە، چونکە ئاین چەندین لایەنی هەیە کە لە نێو خێزاندا ڕوو دەدات و ئەو شتانەش تەنها ئەو کەسانە ئاگاداریان دەبێت کە هاوسەری پێغەمبەرەکە بێت. جا شتێکی پێویستە ئەم لایەنانەی دین بێکینایە و بێ دەستەواژەی خوازراو کە ئەمە زۆر جار بابەتەکە ئاڵۆز دەکات و تێگەیشتنەکە قوڕس دەکات لەلایەن کەسانێکەوە بێکەم و کورتی ڕوون بکرێتەوە. کەواتە پێشەموو شتێک ئەو هاوسەرە پاکیزە و بێگەردانەی لە خانەی پێغەمبەردان لێپرسراوی ئیرشاد و تەبلیغی ئافرەتان و گوازەرەوەی ئەو شتانن کە پەیوەندی بە جیهانی ئافرەتانەوە هەیە. جا لەم ڕۆوە هەم بۆ پێغەمبەر و پێغەمبەریەتی و هەم بۆ دنیای ژنانیش زۆر پێویستن.